بازاری سەپەریا. ئەو بازارە لە زەمانی پەهلەوی دووەمدا دروستکراوە و لە ساڵی 1340 تا 1350 پێیچوە تا تەواو بە دروستکردنەکەی. معماریەکەشی لە معماری ئیسپاهانی وەرگیراوە. ئەو قسمەتەی ئێرە یعنی ڕاستەی ئەسڵەکەشی فەرشی سوور بووە کە ئێستا لایەن بردووە لێ نەماوە. سەرەکەشیان گۆڕیوە، دایانکردی ئێکدانە لۆستەری زۆر گەورەی پێوە بووە کە زۆریانە لێنش ئەو لۆستەران لێداوە. لەپنا ئەو ئاوزەش سەماوەرێکی گەورەی لێ بووە، شتی دیکەشی زۆر لێ بووە، ئێستا هیچی لێ نەماون. چادرەکەکان
دەرگایەکەی زۆر جوانە. زۆر جوانە چەند سەقفەکەی. شتێکی لێ ئاوا بە سەبکی قەدیمی.